ئەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولیەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە لەوەتەی خەڵکی شۆڕشگێڕی کوردستانم ناسیوە لاوە خوێنگێرم و ئازا و جەسوورەکانم لە مەیدانی خەبات و خۆڕاگریدا بینیوە ئەوەندەی مێژووی خوێناوی و پڕ لە ڕەنج و ستەم و مەینەت و ئازارم خوێندبێتەوە هەمیشە وا تێگەیشتوم و وامزانیوە قەد و دڵ نەبووم و گومانم لا ساز نەبووە کە ئەم کوردستانە سەربەرزە هەمیشە مەکۆی شۆڕش و هەڵمەت و کۆڵمەدان بووە مێژووی پڕ لە هەوراز و نشێوی مەکتەبی ئەزموونی تاڵ و شیرینی نەجات بووە هەوێنی یەکگرتوویی و پێشەنگایەتی و جەسارەت و فیداکاری و خۆڕاگری و چۆکدانەدان بووە لاوە فیداکار و خوێنگەرم و ئازاکانی لە هەر سەردەمێکی خەباتی ئەم گەلەستەم لێکراوەدا بۆ گەیشتن بە سەربەستی و ئاسوودەیی و ئازادەگی پش و درێژ و خۆڕێک خەر و ژیر و خەباتکار بووە لەبیرمانە لەم شۆڕشەی ژیناشدا لەم شۆڕشەی ژن ژیان ئازادیدا لەژێر ئەو هەموو کوشتن و بڕین و سەرکوتەدا چۆن پێشاهەنگ و پێشڕەوی شەقام و مەیدان و زیندان بووە شێوازەکانی خەباتی ئەم سەردەمەی باش ناسیوە و لێزانانە و ژیرانە و ئازایانە خۆی بۆ تەیار و ساز کردووە و هەڵگری وەفاداری ئاڵای سووری خەباتکارانی شەقام و گیان بەختکردوانی ئەم ئامانج و ڕێگا و ڕێوازە بووە بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی گیانبەخت کردو دانیال پابەندی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە ستەم و بێعەداڵەتی هەڵاواردن و نایەکسانی ڕەنج و ئازار و نەحەسانەوە ئاهوو فرمێسک و چاوەڕوانی وەک دێوەزمە ساڵهای ساڵە بەرۆکی خەڵکی کوردستانی داگیرکراوی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی گرتووە بەڵام بەرهەسکاری و بەرخۆدان و شۆڕش و فیداکاری هیوا و ئومێد بۆ ڕزگاری لە هەموو ئەو نەهامەتیانە و هەموو ئەمانەش تێکەڵاو بە هوشیاری و زانستبوونی ئەم خەباتە دژبەم ستەمە ڕۆڵەگەلێکی لە داوێنی خۆیدا بارهێناوە کە دەیان و سەدان داستانی خۆڕاگری و قارەمانیان بۆ ئەو وڵاتە پێکهێناوە و دەکرێت و دەبێت بۆ هەموو ئازادی خوازان و ڕێبوارانی ڕێگای بەختەوەری ئینسان ببێتە دەرس و هێما و لە ئەزموونەکانیان کەڵک وەربگرین یەکێک لەو شۆڕشگێرە قارەمانانەی کاروانی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە شەهید دانیال پابەندی خەڵکی شاری سەقزی شۆڕشگێڕی سەربەرزە سپێدەی سەحەریان کە ئێستاش مەلان لە خەودان و گزنجی هەتاو دەرنەکەوتووە بڕیاری وەستانی شەڕ و
لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێکبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ سایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیدایە و خوێنی سووری من نەمامی ڕێبازێک ئاو دێر دەکات کە موشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و جیهانێکی نوێی پێیە. دانیال پابەندی لە ساڵی 1384 هەتاوی لە شاری سەقز لەدایک بووە. دانیال منداڵێکی تەمەن 17 ساڵانی خەڵکی سەقز بوو. تەنیا تا پۆلی حەوتی بنەڕەتی خوێندبووی. دانیال منداڵی کار بوو. بەهۆی دۆخی نالەباری بنەماڵەکەیەوە لە پۆلی حەوت بەملاوە درێژەی بە خوێندن نەدا. لە تەمەنی 12 ساڵیەوە دەستی بە کارکردن کرد و دواتر بوو بە شاگرد مەکانیک و زۆریش حەزی لە کارەکەی بوو. لە تەمەنە کورتەکەی جگە لە کار و ماندوو بوون هیچی تری نەبینی. هەر بۆیە لە تەمەنێکی وا بچووکدا هەستی بە هەژاری و بێبەشی دەکرد. دانیال هەستی بە ئازاری هەموو منداڵانی کار دەکرد. ئاواتی ئەوە بوو ڕۆژێک بێت و هیچ منداڵێک وەگە ئەو لە بری خوێندن ناچار نەبێت کار بکات. هەر جارێک کە کەسێک دەگیرا یان زیندانی دەکرا یان دەکوژرا خوێنی دەکوڵا. خۆزگەی دەخواست بە ئازادی بژیت و شاهدی ئەو هەمووە دڕندەیە و زڵم و زۆرداریە نەدەبوو. دانیال لە گەڕەکی سەرچنار گەورە بوو. منداڵی ناوەڕاستی خێزانەکەی بوو و برایەکی گەورە و خوشکێکی بچووکی هەبوو. لە کاتی ناڕزایەتیەکانی شەوی 25 نوامبری ساڵی 1401 هەتاوی لە شەقامی فەرقانی گەڕەکی شاناز لە سەقز و لە کاتی ڕوبەڕووبوونەوەی ناڕازیان لەگەڵ هێزە سەرکوتگەرەکاندا دانیال پابەندی تەمەن 17 ساڵان زۆر بەداخەوە بە تەقەی ڕاستەوخۆکەوە بەرزکی کەوت بوو گیانی بەخت کرد. یەکێک لە شایەت حاڵەکانی کوشتنی دانیال لە چاوپێکەوتنێکدا ئەم کوشتنەی بەم شێوەیە گێڕاوەتەوە. ئەم کوشتنە لە شەقامی فەرقانی لە گەڕەکی شاناسڕوویدا. کەسێک لە ناو ئۆتۆمۆبیلێکی تایبەتەوە تەقەی لەم مێر منداڵە کرد کە بە مۆتۆرسیکلێتەوە. منداڵەکە بە خوێندا پۆشرا و کەوتە سەرزەوی. پڕایدێک کە معلوم نەبوو هێزە سەرکوتگەرەکان بوو یان خەڵکی ئاسایی هاتە لای ئەو کەسەی کە تەقەی لێکرا و بە خێرایی خستیە ناو ئۆتۆمۆبیلەکەەوە و لەوێوە دوورکەوتنەوە. دانیال بۆ نەخۆشخانەی تەمینی ئیجتیماعی لە سەقز واسرایەوە. خەڵکی سەقز گەماڕۆی ئەو نەخۆشخانەیاندا کە تەرمی دانیال تێیدا ڕاگیرا بوو و نیگەران بوون لەوەی کە هێزە ئەمنیەکان تەرمەکەی بدزن و ڕادەستی بنەماڵەکەی نەکەن. لە کاتێکدا خەڵک لە دەوروبەری نەخۆشخانەی تامینی ئیجتیماعی سەقز کۆبوونەوە لە هەمان کاتدا کۆمەڵێکی دیکە لە هاوڵاتیانی ناڕازی مەیدانی مامۆستا قانعیان لە نزیک ئەم نەخۆشخانەیە بەست بوو. دانیال زۆر بەداخەوە تا نەخۆشخانە بەرگەی نەگرت. یەکێک لە کارمەندانی نەخۆشخانەکە دەڵێت کاتێک ئەم مێر منداڵە هێنرایە نەخۆشخانە بێگیان بووە و لە هەمان کاتدا لەگەڵ قەرەباڵغی دەوروبەری نەخۆشخانەکە هێزە ئەمنیەکان لە نەخۆشخانە کۆبوونەوە. پارێزگاری سەقز بەرپرسێکی دەستگای قەزایی و دوو فەرماندەی سەربازی و بەرپرسێکی ئەمنی لەو کۆبوونەوەیدا کە دەست بەجێ لە نووسینگەی بەڕێوەبەری نەخۆشخانە بەڕێوەچوو ئامادە بوو. هەروەها بنەماڵەی دانیال و ئەندامانی دیکەی بنەماڵەکەی گەشتبوونە نەخۆشخانەکە. لەم دیدارەدا
پارێزگار لە دانوستان لەگەڵ بنەماڵەی شەهید دانیالدا بەڕوونی پێیان دەڵێت کە ئەگەر ئەتانەوێت تەرمی کوڕەکەتان پێ بدەینەوە مەرجی ئەم مەسەلەی ئەوەیە کە مەڕاسمی پرسەکە بە بێدەنگی بەڕەوە بچێت بۆ ئەوەی بابەتەکە لەوە گەورەتر دەبێت. ئەو مەرجەی پارێزگار و هێزە ئەمنیەکان بۆ بنەماڵەی شەهید دانیالیان خستوە ڕوو لەلایەن ئەوانەوە قبوڵ نەکرا. ئەوانیش وەک هەر خێزانێکی خەمبار و بە ئامادەبوونی خەڵکی شار و بنەماڵە و هاوڕێکانی دانیال لە حەولی مەڕاسمی پرسە سازکردندا بوون. ناڕزایەتی و خۆڕاگری لە دەرەوەی نەخۆشخانە هەروە بەردەوام بوو. کۆبوونەوەی ناڕزایەتی خەڵک لە دەرەوەی نەخۆشخانەکە و بەردەوامیەکەی لە گەڕەکەکانی نزیک تا دوانی وەشە و درێژەی. ئەو مەرجەی پارێزگار و هێزە ئەمنیەکانە بۆ بنەماڵەی شەهید دانیالیان دانابوو لەلایەن ئەوانەوە قبوڵ نەکرا. ئەوانیش وەک هەر خێزانێکی خەمبار و بە ئامادەبوونی خەڵکی شار و بنەماڵە و هاوڕێکانی دانیال لە حەولی مەڕاسمی پرسە سازکردندا بوو. ناڕزایەتی و خۆڕاگری لە دەرەوەی نەخۆشخانە هەروە بەردەوام بوو. ناڕزایەتی خەڵک لە دەرەوەی نەخۆشخانەکە و بەردەوامیەکەی لە گەڕەکەکانی نزیک تا دوای نیوەشە و درێژەی کێشە. خۆپیشاندرانی ماتەمین و تووڕە بێدەنگ نەبوون. خەڵک پەنجەرەی پاسەوانی نەخۆشخانەکەیان شکاند و توانیان بچنە ناو حەوشە و دەرگا بۆ هاوڵاتیانی دیکە بکەنەوە. خەڵک چوونە ناو حەوشەی نەخۆشخانەکە. ستایفی پزیشکی چوونە ژوورەوە و خەڵکەکەیان ئاگادار کردەوە کە نەخۆشەکان لە نەخۆشخانە. هاوڵاتیان وردە وردە حەوشەی نەخۆشەکان بەجێهێشت و لە دەرەوە کۆبوونەوە. بەوتەی ئەم شایەت حاڵە خۆڕاگری و ناڕزایەتی خەڵک هەر بەردەوام بوو. لەگەڵ تێپەڕبوونی نیمەشە و ژمارەی خۆپیشاندەران کەمی دەکرد. لە کاتێکدا بنەماڵەی دانیال لە نەخۆشخانە خەریکی دانوستان بوون، لە ناکاو یەکێک لە کارمەندانی نەخۆشخانەکە ڕایگەیان کە تەرمەکان لە دەرگای پشتەوە گواستۆتەوە. بنەماڵەی شەهید دانیالیش بۆ دوا ماڵاوایی خۆیان بەرەو گۆڕستان ڕۆشتن و هاوڵاتیانی سەقزیش بەردەوام بوون لە ناڕزایەتی دەربڕین. خێزان و خزم و هاوڕێکانی دانیال نەخۆشخانەیان بەجێهێشت و چوون بەرەو گۆڕستانی ئایچی، هەمان ئەو گۆڕستانەی کە ژینای جوانە مەرگ تێیدا بە خاک سپێردراوە. کاتێک بنەماڵەی شەهید دانیال گەیشتنە گۆڕستانەکە، تەرمی دانیال بەبێ ئامادەبوونی ئەندامانی بنەماڵەکەی شۆردرا بوو و ئامادە کرابوو کە بە خاکی بسپێرن. لە هەمان کاتدا ناکۆکی لە نێوان ئەندامانی خێزان و ئەفسەرانی جلوبەرگی شەخسی کە لە گۆڕستانەکەدا ئامادەبوون دروست دەبێت. لە کۆتاییدا ڕێگە بە بنەماڵەی شەهید دانیال دەدەن کە کفنەکە لەسەر ڕوخساری منداڵەکەیان دەرپێن و بۆ دوا ماڵاوایی ماچی بکەن. بەرەبەیانی بوو کە تەرمی بێگیانی شەهید دانیال بە خاک سپێردرا. بۆ بەیانی ئەو ڕۆژە مەڕاسمی پرسەکە لە مزگەوتی ئایشێ بەڕێوە چوو. ژمارەیەکیش کەس لە خەڵکی سەخز بۆ هاودەردی بنەماڵەکەی لەو ڕێوڕسمەدا کۆبوونەوە و لەسەر گۆڕی دانیال کۆمەڵێکی دیکە لە هاوڵاتیان بە وتنەوەی دروشمی ناڕزایەتی و وتنەوەی سرودێکی شۆڕشگێڕانە خەم و تووڕەیی خۆیان نیشاندا. هەرچەند شەهید دانیال و دانیێلەکان و سەدان گیان بەختکردووی شۆڕشی ژینا لە نێوانماندا نەماون، بەڵام هەروەک لە سەرەتادا باسمان کرد، کوردستان بە تایبەت شاری سەخەز جێگەی پەروەردەی لاوانی شۆڕشگێڕ و دژبەستەم و نائەداڵەتیە. ئێمە دڵنیاین کە یادی شەهید دانیال و هەموو گیان بەختکردوانی شۆڕشی ژینا دەبێتە هەوێن بۆ درێژە پێدانی خەبات تا لە گۆڕنانی ئەم ڕژیمە جنایەتکارە و وەدیهێنانی داخوازیەکانی شۆڕشی ژینە کە دنیایەکی ئازاد و یەکسان بە دوور لە هەر چەشنە هەڵاواردنێکە. هەر لێرەوە
پەیمان نوێ دەکەینەوە لەگەڵ بنەماڵەی شەهید دانیال پابەندی و هەموو ئەو بنەماڵانەی کە لاوانی خوێنگەرمیان لە شۆڕش دەدەستاوە، هەموو ئەو ئازیزانی کە دەست بەسەر کراون، بریندار بوون، چاویان ئەندامێکی لەشیان لەدەستداوە، کە تاوەدی هاتنی ئاوات و ئەنجەکانمان کە ڕووخانی ئەم ڕژیمە جنایەتکارەیە درێژە بە خەبات و تێکۆشانمان ئەدەین. هەزاران جار یادی ئازیزی شەهید دانیال پابەندی و هەموو گیان بەختکردوانی ڕێگەی ئازادی و سەربەستی بەرز و بەڕێز بێت و ڕێگایان پڕێ بووە. وەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە. ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە، سمبولیەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە. ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە. ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ